بخوا چنێک ئەو مزگەوتەکە نەمتوانیە بڕۆن لەبەر ئەوە قاسم ژناکە بۆ ڕۆین ئێوە بەحەشتین بەخوا بەحەشتان و زۆر بۆ خۆتان سن وەڵاهی ئەو ئەچیتە هەر کۆڵانێک دوعای خێر بۆ ئێوەکە چوە خێر ئەکەن بۆ ئەو بناوی خی گەورە دیارە ئێمە لە ناحیە شۆڕشین سەر بە شارۆچکەی چەمچەماڵ کاک حاجیەک داوای کورسێکی شەحنی کردووە بۆ هاتوچۆی مزگەوت ئێستا ئینشاڵڵا ئێمە ئەم کورسەی پێشکەش دەکەین. سلام علیکم کا حاجیان باشی شکر حاڵ وەزع چۆنەکە حاجی چاچی وەزع چۆنەکە حاجیان باشی خوا لە ڕازی ئینشاڵڵا کا حاجیان دیارەی کە داوا کردبوو کورسی شەحنەکە بۆمان هێناوێ باشە ما قوربان خێرتەگەی کورە بەخوا خێتانەگەی بەخوا چنێک ئەو مزگەوتەکە نەمتوانیە بڕۆن لەبەر ئەوە قاسم ژناکە بۆ ڕۆین یعنی پەرۆشی ئەوە بکە نەوەتوانێ بچی بۆ نەمتوانین بچین بۆ مزگەوتە بە مقیمە چوومە مزگەوتەکە لەمە دواتر مزگەوتەکە ئەمەی هەردوو ئەمە تەر مزگەوتەکەی پێم تەرکی مزگەوتی بێت ئێستا ئینشاڵڵا ئێمە بۆ کورسی شەحنەی کە لە ڕێی خێرخوازان بۆمان دابین کردین بە یەکەوە چین بۆ مزگەوت کەیف خۆتە کوێژی لە خزمەت ئەچیتە هەر کۆڵانێک دوعای خێر بۆ ئێوەکە چوە خێر ئەکەن بۆ ئەو هەتا بێ زیاکەن هەتا بێ بەرەو باشی و بەرەو بەرزی ڕۆن ئەرێ بەخوا تۆ بانجی ئەدا نەوەتوانی بێ بۆ مزگەوت ئێستا کە ئەتوانی بێ بۆ مزگەوت ئەتوانم بێ بۆ مزگەوت سەرزۆرم جوان دوعای خێرتان بکەم ئەسم جەماعەت ئەوەی قسەی لێم کردیان ماکرد جەماعەت دوعای خێر بۆ ئەو جەماعەتە بکەن ئەو جەماعەتە خێریان بە من کردووە بە چەند کەس کردویانە لەگەڵ منە دەستگای بەخشینن ئەوانە خێر بۆ عالەمەکەن مانیعەتیان نییە ئەرە وەڵڵا عالێم دوعا بۆ خێرخوازان بکەن زۆر چاک زۆر جوان دوعای جوانیان بۆ بکەن دوعای خێریان بۆ بکەن دوعای مزگەوتیان بۆ بکەن دوعای خۆیان بۆ بکەن ئیشەڵڵا ئەوەی بەرە خێرە ڕوا ئیشەڵڵا بە حەشتیشە خەڵکێک هەیە ئەتوانی خێر بکە نایکە بەڵام خەڵکێک هەیە بۆ نمونە ئەم کورسی بۆ تۆ دابین کرد چەند خێر وەزیە وەڵڵاهی من خوا خێر ئەوانە بگەیەوە و ئەم کورسیانە بۆ سنووە خێر ئەوانە بگەیەوە پارەیان داوە خێر ئەوانە بگەیەوە توانیانە پارە بوونە ئێوە و ئەم کورسیە بۆ من بسێنن خوا خێریان بنووسێ خوا خێر گشتە لایەکەنان بنووسێ خوا و پێغەمبەر ئینشەڵڵا خوا و پێغەمبەر لە پشتانە چونکە ئەمە خێرە ئەو کەسە خێری پێتان کردێ ئەوە فەوقەلعادایە ئەو نەیترە خێرە ئێوە زیاتر خێرتان دەگەی لەو خێری مزگەوتەکە چەندێ بۆ تۆنش بۆ ئەوان ئەرە وەڵڵا خێر مزگەوتەکە بۆ ئەوانە ئەیوایە چۆن ئەی باشە من دەچم مزگەوتەکە خوا لێ خۆشە کە من چیمەتە مزگەوتەوە مش خێر ئەوانە خێر ئەو تاقماکەم کە ئەم خێرەی پێم کردێ سەرکەوتنە شکوڵە سای خواوە سەرکەوتنە زۆر چاک لە کولی شوێنێ لە کولی شارێ لە حەو شوێنێ سەرکەوتنە ئەو جەماعەتە خوایە خێریان بنووسی خوایە ئەم خێرە کردیانە بەم مسلمانانە ئەوانش خێر باشیان نەگەیە ئەم مسلمانانە کە ئەیدەنەیەکی وەک من خێریان نەگەیە خوای ڕەبی العالەمین لە ئەوانە خۆشەوە پارەکە ئەداتەوە خوای ڕەبی العالەمین لە ئێوەش خۆشەیە کە ئەو پارە وەرەگرن و ئەیدەنە کورسی بۆ من خوا گەورە خێری خێرخوازان بنووسێ خوا چاوی لێمانە چی کەلیمەی چووکەمە ئێوە بۆ خوا کردتانە
خوا چاوی لێمانە ئەوەی ترە خوا بەستان وەکە ئەوە ترە خوا پایەتانە داتێ ئەوە ترە هینتانەوێ حرمەتانەوێ لای خەڵک لای مسلمانان لای گشتی ئەی چۆن ئەمە کەم نییە مامۆسا ئەمە کەم نییە مامۆسا ئەمە کەم نییە خێرە گەورەیە تۆ هەرسیای دەکوسیەکە بۆ من کردووە خێر ئەوە ژێگەیەوە پارەکەی داوا پێت خێر تویش دوو قات دەگەیێتکەوە کەوا من دەتخستۆ سەرم کورسیە دیارە بە دروشمی ببەخشن تا ئەمەش بەخشین بەردەوام بێ ئێمە لە کار و چالاکیەکانی نووسینگەی شەمشەماڵ لە هاوکاری هەژارانین و لەم گەڕەکەشدا کە گەڕەکێکی هەژار نشینە ئێمە بە باشمانزانی چەند ماڵە بەسەرکردنەوە سەبەتەی خۆراک و بڕێک پارەیان بێنێ کە بتوانێت جێگای شتێکیان بۆ بگرێ. سەلام عەلەیکوم دایەکیان باشی؟ سەلامەت بێ خۆ باشی دیارە ئێمە دەستگای خێرخوازی بەخشی نووسینگەی شەمشەماڵین ئەم سەبەتە خۆراکەمان بۆتان دابین کردووەکەوە لەگەڵ بڕێکی پارە بە هیوایەوە ئینشەڵا جێگای شتێکتان بۆ بگرێ و دوعای خێر بۆ خێرخوازان کە ئینشەڵا سەلامەت بێ دەیخوای گەورە لێتان ڕازی بێت دایجان سەلامەت بنیاخوا دادەیمە سەلام عەلەیکوم باشی سەلامەت بێ خۆ باشی ئێمە وەکو دەستگای خێرخوازی بەخشی نووسینگەی شەمشەماڵ بڕێ هاوکاریمان بۆ تێنەوە بە هیوای ئینشەڵا لێمان قبوڵ کەیت و دوعای خێر بۆ موسڵمانان کەی دادەی من سەلامەت بێ خوا ماڵەکە ماڵەکە سەلام عەلەیکوم باشن دادەی من سەلامەت بێخوا باشن سەلامەت بێخوا لەوەڵا سەلامەت بێخوا دادەی من باشین سەلامەت بێخوا خوافوت کەخوا لەوەڵا قەیناکە بە دیارە لە کار و چالاکیەکانی دەستگای خێرخوازی بەخشی نووسینگەی شەمشەماڵ هاوکاریکردنی خەڵکانی کەم دەرامەت و نەدارە ئێمە ژێوەمان بەستەر کردێتەوە هەم کارتۆنێکی سەبەتێکی خۆراک و هەم بڕێکی پارێک کە لەلایەن نووسینگەی سلێمانی بۆ ئێمە نێرا و پێشکەشتانیکەی فەرموو بە هیوایەوەی ئینشەڵا ئیسفادەی لێ بکەن دەست و چاوتان خۆش بێ ماڵی هەموو لایەک ئاوا بێ خوایە ماڵی خێرخوازان ئاوا بێ ماڵی دەستگای خێرخوازی بەخشین ئاوا بێ کە هاوکاری کردووی من وەکو دایکی یەکێک لە مناڵەهەتیوەکان زۆر ئیسفادەم لێتان کردووە لە هەموو ڕوویەکەوە لە کەلوپەلی ناوماڵ لە خواردن لە بەمادی بە هەموو شێوەیەک ئیسفادەم لێتان کردووە خی گەورە سەربەرستانکە ئیشەڵا پاداشتەکەی لە قیامەت وەرەگرنەوە خی گەورە ڕووسورکە دادەجیان خی گەورە بۆ مناڵە بێ باوکان بەتێلێ و خی گەورە پایدارتکە ئیشەڵا خوا جەزاوات ئیشەڵا سەرەتا بەناوی خی گەورە و میهرەبان خۆشەویستان خێرخوازانی خۆشەویست دەستگای خێرخوازی بەخشین ئەمڕۆ لە قەزای شارە زۆر لەم قەیران و بێموچەیەدا چەند ماڵێکی هەژار و نەداری بەسەر کردەوە بە پێدانی سەبەدەی خۆراک و لەگەڵ هاوکاری دارایی خێرخوازانی خۆشەویست دڵخۆش بن بە هاوکاریەکانتان ئەوە هاوکاریەکانی ئێوەی دەستگای خێرخوازی بەخشین دەتوانێت بەردەوام بێ تا ئێوە بەخشن ئێمە بەردەوام بین هاوکارمان بن دڵخۆش بن بە هاوکاریەکانتان.
باش قوربان گەندەم باستان باش یاخوا ئەوەی مە دەستگای خێرخوازی بەخشین هاتوین بۆ هاوکاری بەڕێستان لەم قەیران و موچەدا ماڵیان ئاوا بێ خوای گەورە بیان بە زیاوکە و ماڵیان ئاوا بۆ ئێوە هاوکاریەکی باشە لەم کاتی قەیرانی هەمێش هاوکاری دارایی هەموو کەسێ باشە بۆ هەموو فەقیری باشە ماڵتان ئاوا بێ و خوای گەورە لێتان خۆش بێ و پێری ئەو کەسەش بنووسێ یارمەتی خەڵکەدا یارمەتی فەقیرەدا. بسم الله الرحمن الرحيم. ئێمە وەکو نووسنگەی دەستگای خێرخوازی بەخشین ئەمڕۆ کۆمەڵێک ماڵی هەژار و کۆمەڵێ ماڵی بێدەرامەت و ژینگە پارێز هاوکاری دەکەن بە مادە چکە بەڕاستی کوردستان کەوتوتە قەیرانێکی دارەی قورسەوە بێ موچەیە بێ پارێ و بێ ئیش و بێژانە خەڵکامیش خراپ ئیدارەدانی وەزعی کوردستانە. کاک سالار باشی شکر ئەحواڵت وەز چۆنە باشی خوایە ئەو لە شەو ساغ بێت دەستەکانت خۆش بێت کە بەم بەیانی زۆر هاتوتەیە ئەم شەقام و ئەم کوچکوانە پارە شەقایە تەقوتۆزە هەر یا هیلاچێکەش ئینجا پیسێکەش بێت ئەی دەستت خۆش بێ وەزت چۆنە باشی شکر وەڵڵا الحەمدوللیلا سپاس بەخوا بێت ئێمەش بەڕێ هاوکاریمان بۆ هێناوی بە ئیمێدکەوە ئیسفادەیشی لێ بکەین لە خزمەتتاین سپاس دەکەم لەش ساغ بێت دەستخۆشی لێ سپاس دەکەم لەش ساغ بێت دەستت خۆش بێت. ماڵەکە سەلام عەلەیکوم چۆن ئیبراهیم باشی شکر. ئێمە وەکو دەستگای خێرخوازی بەخشین نووسنگەیتەکێ هەم سەبەتەی خۆراکەم بڕێپارەمان بۆ هێناوی ئاگامان لە وەزعت هەیە کە لە وەزعێکی دارایی خراپە ئەژیت هیچ موچەیەکشت نییە کۆمەڵی عایلە و مناڵیشت هەیە بۆ بە پێویستمان زانێ ڕۆ هاوکارە بگەێنە دەستی جەنابەت. فەرموو چیت هەیە بۆ دەستگای خێرخوازی بەخشین لە خزمەت خۆشیان یەکەم و خۆ دەزانی بێ موچەی بێ مەعاشی ئەم خاڵکە کەوتۆتە نەهامەتەوە یارەبی خوای گەورە ئایا کە بۆ ئاگریا و بژێنێتەوە. ئێمە هەم بڕێ پارەشمان بۆ جەنابەت بکەنەوە ئازانین پێویست بکرێتی ئاگامان لێ پشتمان کردی. ئەمی شتێکی تر لە ماڵ هەژارەکان کە هەم سەبەتەی خۆرە و هەم ڕێک پارەی عادی بۆ بین پیاوێکی هەژارە کاسبکارێکی ناو بازاڕە کۆمەڵی عایلێ هەیە ئێمەش وەکو نووسنگەیتێکی هاوکاری ئەم ماڵەش دەکەین بە ئیزنی خوا ئینشاءالله یا الله. ماڵەکە کا خەڵەف سەلام عەلەیکوم کا خەڵەف وەڵا گەزەحمە نەبێ هاوکارێکمان بۆ هێناوی لە خزمەتتان قوربانی ئەو چاوم کا خەڵەبیان ئەمە سەبەتێکی خۆراکە کاک و بڕێک پارەی هاوکاریشمان بۆ هێناوی ئەزانین جەنابەت پیاوێکی هەژاری کۆمەڵی عایلەت هەیە عارەبانێکت هەیە بەم تەمەنەوە خوایە لەشت ساغ بێت هیچ معاشێک شت نییە وەڵا ئێمەش ئەوەمان زانی و پرسیارمان کردو کە پیاوە جەنابەت پیاوێکی هەژاری پێویستە بە هاوکاریە لە خزمەتی هەموو کەسێکیان خوا ئەتەمەتان دێژرا بۆ هەموو کەسی. بارودۆخی دارایتان چۆنە؟ وڵا بارودۆخمان ئێمە گیانمان بەم دەستگایە یەخۆ ماڵتان ناوا بێ هەمیشە هاوکاریتان کردوین دەستان خۆش بێ. خوا سەلامەتتان کەوت. لێمانی قوبڵ بکەن خوا سەلامەتتان کە خوا سەلامەتتان کە ئەوە خواردنەکەیە هاوکاری دەستگای خێرخوازی بەخشینە بە ناوی خوای بەخشندەی میهرەبان. ئێمە وەکو دەستگای خێرخوازی بەخشین ئەمڕۆ لە قەزای سەی سادقین کە کەمپینێکمان ڕێخستووە
بەمەبەستی بەسەرکردنەوەی خەڵکانی هەژار و کەم دەرامەت بە تایبەتی ئەم فترەیە کە خۆناغێکی ناڕەحەتە لە نەبوونی موچە و نەبوونی کەسابەت و دابەزینی ئاسی بازار کە ئەمە گرفتێکی زیاتر و زیاتری بۆ هاوڵاتیانی کەم دەرامەت و خەڵکی هەژار دروست کردووە. بۆیە ئێمە لە کەمپینەکەمان ئەمڕۆ کە لە قەزای سێ سادەقین ئەمانەوێت چەند خانەوادەیەک بەسەرکەینەوە و کۆمەکی دارایی و هەروەها خۆراکیان پێ بگەێنین. و ئێستەیش دەگەینە خزمەتی یەکێک لەو ماڵە کەم دەرامەتانەی کە ئەمانوێ هاوکاریان بکەین. سلام علیکم. باشی خوشکی من خوا سەلامەتتان کە ئێمە دەستگای خێرخوازی بەخشینین. هاتوین بۆ خزمەتی جەنابتان سەبەتەیە خواردن و کۆمەکی دارایمان پێەیە لێمانی قوبوڵ بکەن. خوا سەلامەتتان کە یاخوا. خوا سەلامەتتان کە یاخوا. فەرموو. خوا سەلامەتتان کە و سڵاو و ڕێزمان هەیە. سلام علیکم. باشی خوشەکەم سەلامەتی خوا سەلامەتتان کە یاخوا. ئێمە لە دەستگای خێرخوازی بەخشینەوە هاتوین بۆ خزمەتی جەنابتان. مەبەستمانە ئاگادارین جەنابتان بارودۆخی داراییتان زۆر گونجاو نییە. جا سەبەتی خۆراکمان بۆ هێناون و هەروەها کۆمەکی داراییمان بۆ هێناون. جەنابتان دوعا بۆ خەڵکی خێرخواز و دەستگای خێرخوازی بەخشین بکەن کە بتوانین لە خزمەتی خەڵک بین. ئێستش ئەوە لە خزمەتتانەوە سەبەتێکی خۆراکە کاکیوە. ئەمەش کۆمەکی داراییە هەر لە دەستگای خێرخوازی بەخشینەوە بۆ جەنابتان هاتووە. خوا سەلامەتتان کە. خواتانی ڕاستی بێ ئاخوا و ئاگامان لێتان ئەزانین خۆتان و هاوسەرتان نەخۆشن و زەرعی گورچی لێتان کردووە. ئاگاداری بارودۆخی جەنابتانین. سلام علیکم. کا حەمە جافر باشی؟ ئەحواڵی باشە تەشریف بێنە ئێرە. داوای لێبورد نەکەین لەوە شەقاش و شتاو نەبێ ئەمانە. ئێمە دەستگای خێرخوازی بەخشینین. هاتوین بۆ خزمەتی جەنابتان. دیارە ئێمە زانین جەنابتان هەم خۆتان کە مندامن هەم خێزانتان نەخۆشە و هەم خەڵکێکی دەستکورت و ئەوەن خوای پەروەردگار ڕەحم بە هەموو لای بکە. ئێمە هاتوین هاوکاریتان بکەین و کۆمەکتان پێ بگەێنین لە دەستگاکەوە. جاوە سەبەتێ خۆراکمان بۆ هێناون کاکیوە ئەزت کێشە بیگە بەدەستواری داویست. هەر دایبنە لە عەرزەکە. بەڵێ ئەمەش کۆمەکێکی داراییە کە دەستگاکە ئامادەی کردو بۆ ماڵانی کە کەم دەستن هەر لێرە دایانێ مەمنونیان ماڵیان نەشی و بەزیای بێ خواخوالیان قوڵکە خواریان بەزیاکە هەر ئەو نەم هەیە بخوا. بڵێ و ئازانی ئەمەی کە دەستگای خێرخوازی بەخشین لە خێرخوازان وەری ئەگری ئەیگەیەنتە خەڵکانی کەم دەست و هەژار و نەخۆش. باڵێ بە دڵنیایی وارەوەڵای گەێنێت. ئەی خۆت بارودۆخت چۆنە خۆ هیچ موشەیەکت نییە. خۆم هەر یەک موچەمە 150 ئەوەی 150,000 چاودێری کۆمەڵایەت چەند مانگە وەرت نەگرتووە؟ وەڵایەتی لەگەڵ خەڵکان نازە 2 مانگە سێ مانگە تقریبان وەرت بۆ 3 مانگە خەریکە بۆ 3 مانگە ئەرەوەڵا. بەڵێ جەنابەتەوە هیچ هەردوو قاچ لە دەست داوە؟ بەڵێ ئەوە ئێستا تۆ خزمەت کرایتایە و یعنی موچەی شایی سەد بۆ بڕایەتەوە ئەوانە بەڵام بەداخەوە ئەمە شوێتە پاڵ هەمووی شەخراپانەی حکوومەت. بەڵام ئەوەی کە ئەزانی خێزانیشت تووشیە و نەخۆشیە ناڕەحەتە بۆ شێرپەنجەیەتی گورچی سز بۆ گورچی سز بۆ خی گەورە شفای بدە. ئەی پێویستی بە عیلاج هەیە؟ ئەرە وڵای عیلاجشتی پێویستە ڕۆژانە کاکە. ئەرە وڵا غەسلی نایشتوانن یعنی عیلاج بەخوا ناتوانێت لەکوێ 150,000 بێت و بە 2 مانگ 3 مانگش پێ نارابێت لەکوێ توانین عیلاجی بکەین. ڕاستە بە قوربانتان بوو. خی پەروەردگار ڕەحمکاوی ئینشاءالله. دەستگای بەخشین هەوڵەدا هەموو کاتێک لە پشتی خەڵکانێکەوە ماڵیان نەشەوێت زۆر دادە سەلام عەلیک. باشن شکر. ئێمە دەستگای خێرخوازی بەخشینین. هاتوین بۆ خزمەتی جەنابتان. ئەزانین جەنابتان ماڵێکی کەم دەرامەتن هاتوین بەسەرتانەکەین لە دەستگاوە. خواردنمان پێ بۆ جەنابتان لەگەڵ هاوکاری دارایی جا عەزەت کێشن بێن لێمانی وەربگرن. سەلامت بیاخوا. ئەوە خواردنەکەیە ئەمەشمان هەر بۆ هێناون نەگەر عەزەت کێشن لێمانی وەربگرن. ئەفو فەرموو هاوکاری دەستگای خێرخوازی بەخشینە. خوا سەلامەتتان کە یاخوا. هیچ شتێکت هەیە بۆ دەستگا قسەیەک؟ دەستخۆشیمەیە یاخوا نمونەتان زۆر بێ بەخێر بێن یاخوا سەر چاوماتن. بارودۆخی داراییتان چۆنە؟ وڵا بارودۆخمان ئێمە گێرمان بەم دەستگایە یاخوا ماڵتان ئاوارە
بسم الله الرحمن الرحیم یەکێک لە کار و چالاکیەکانی دەستگای خێرخوازی بەخشین هاوکاریکردنی ژینگە پارێزانە دیارە لەم بارودۆخە نەخوازراوایە کەوا چەند مانگێکە موچەخۆران موچیان وەرنەگردووە دەستگای خێرخوازی بەخشین نووسینگەی چەمچەماڵ هەڵسا بە هاوکاریکردنی چەند ژینگە پارێزێک و ئێستاش ئێمە چین لەم ژینگە پارێزە و هاوکاریەکەین. کاک حاجی السلام عليكم. كاك حاجي جان باشي وزن شوانا دنگو باسي باشي سلامت بيا وزن شوانا ولا باشي بس لم بارودو خاك يستا بارودو خينا خوازرا وخلشي بيموچي وبيمعاش وضعيه وشوانا دنگو باسي سلامت يا اخوان سلام دخير خوازك انه دس يا خوش بي جماعتي كومالو انا كان ترو كشتيان چايوان ديمان ماليان اوابي سپاس يعني كنت دس يا خوش بي هەموو جارێ هاوکاریمانەکە کۆمەڵ و دەیخوای گەورە سەلامەتەکە ئێمەش وەکو نووسینگەی چەمچەماڵ هاوکاریمان هێنا ئینشەڵڵا دوعای خێر بۆ مسلمانان ڕەبی خوا بەزیاوی کە خوا لەشتان ساکە ئێوە هەر چاوتان لە فەقیر و هەژارە بەزیاو بێ یا خوا بێوەبی سەلامەت سەلامەت کاگەر سەلام سەلام عەلەیکوم باشی برای جان وەزع چۆنە دەنگ و باس باشی باوکە سەلامەت بیاخوا دیارە کاگەر سەلام ژێکێتر لە ژینگە پارێزەکانە و کە جوانی ئەم شارەن بەخشین هاوکاریەکی بۆ دێنەوە دوعای خێر بۆ خێرخوازان بکە چی تێ بۆ خێرخوازان چی شتێکە دێ چیان پێڵی وڵایی هەرەوە هەوایان پێڵم دەستیان خۆشێ و بە مێمەعاشیە هاوکاری خەڵکەکەن وتر ئاوا مەمنونیانم و دەستیان خۆش بێت دیارەوە بزانم تۆ جەنابێژە خێزانت ناساغە کەمێ بە هیوای ئینشەڵڵا بتوانی بەم پارێ چارەسەرێکگار دکتۆر شتێکی پێ بکەی بە ئیزنی خوای گەورە باشە برایجان کاگەر سەلاجیان فەرموو برایجان خوای گەورە لێت ڕازی بێ ئینشەڵڵا بێتە مای شفا بۆ خێزانت خوا سەلامەتکە لەش ساغی بەخۆڵ بەناوی خوای گەورە و میهرەبان یەکێکی تر لە پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین هاوکاری ژینگە پارێزانە ئێمە ئەمڕۆ لە شارۆچکەی شۆڕشین هاوکاری چەند ژینگە پارێزەکەکەین بە هاوکاری مادی براگیان سڵام عەلەیکوم چاچی برا حاڵ باشە حاڵ وەزە چۆنە باشە لە سەعات چەندەوە هاتووی بۆ ئیش وڵایی لە سەعات دەواممان لە 5 بەیانیوە تا 12 نیوەڕۆ 5 بەیانی تا 12 نیوەڕۆ تا 12 نیوەڕۆ ئێمە بەڕاستی پرسیارمان کردووە بۆ جەنابەت کە جەنابەت کرێچیشی مانگی چەندە دەی بکرێ کرێش ئەدەی نەخۆشیشی وایە نەخۆشم خۆم باشم لە خەڵک خێزانیشن نەخۆشە نەخۆشتان هەیە هەم ڕۆژانە ئاوە لە سەعات 5 بەیانی تا 12 نیوەڕۆ خەرکی ئیشا خوا گەورە لەشتان ساخە ئینشاڵڵا دەستگای خێرخوازی بەخشین هاوکاریەکی بۆ هێناوین هیوادارن سوود لەو هاوکاری وەگری لە خزمەتا ماتانە ڕاز بشە السلام عليكم. عليكم السلام. ساچی حاڵە باش. حاڵە وەزع چۆنە؟ باش. لەش ساڵ ڕۆژانە ئەم ئیشاکەی؟ هەموو ڕۆژێ ئەمە ئیشا. هەموو ڕۆژێ ئیشتا. لە سەعات چەندەوە؟ لە سەعات 5 ڕۆینە سەر دەوام 6ەکەی ئیشۆ بۆ 12 نیوەڕۆ. 5 بۆ 12 نیوەڕۆ. یعنی تۆ ڕۆژانە ئەبێ هەموو ڕۆژێ ئاواڕۆم هەموو ڕۆژێ 6 ڕۆژ ئاواڕۆم. هەموو ڕۆژێ ئەی ئێمە پرسیارمان کرد ساری جەنابەتمان کردووە کە جەنابەت نەخۆشیشی وەڵا نەخۆشی من چارم نییە مەگەیشکەم ئەی ماڵم ناڵ گەرەکێتی هەموو ڕۆژێ ئەمە ئیشاکەم ئەوە چەند ساڵە ئەوە قشە حەبەکان ئەوە زەختە ئەوە زەختە ئەوەیان زەختە ئەوەیان خوێنە ئەوەی دڵە ئەوی شەوریە
سوار زۆر حەب لە جیلفانتە ڕۆژانە لە ئارۆڵا هەموو ڕۆژێ ئاوا لە گرفانمایە خۆی گەورە کار باسان یاخۆ سەلامەت بن یاخوا بەخێر بێت دەستگای خێرخوازی بەخشین هاوکاریشی بۆ هێناوی هیوادارین بتوانی تۆزێک لە نەهامەتیەکانتان کە بکاتەوە یاخوا لە شتان ساخکە لە خزمەتانگە حەج یاخوا لە شەکەتان ساسوا دێوەی بوو یاخوا هە زۆری کەی خوایە لێتان نەشارێتەوە خوایە پاداشیان چاک بێ و پارێزایان بکات